سلام عليكم. عليك السلام. بخير بين يا أخوة ستشاو. ڕەمەزانەکەی چۆن بوو؟ والله ڕەمەزانێکی تا بڵێ خۆشە تا بڵێ هەتا بڵێ خێر و بەرەکەتە خولێکی ساڵانەیە خۆی گەورە ئەینێرێ بۆ تاقیکردنەوەی عەبدەکانی خۆی. دوعاتە کرد زۆر بەدڵ. ئارە بەخوا. زۆر دەبێت کە بە دەرتەوە وەستاوم. بەخێر بێ یا أخوة ستشاو. دوعای چی و کرد؟ والله دوعای خوا لە گوناحەکانمان خۆش بێ، خوا لە تاوانەکانمان خۆش بێ، خوا ڕەحممان پێ بکە، خوا ئیسلاحی ئەم وڵاتانە بکە، ئەم شەڕ و ئاژاوەیە نەمێنێ، خوا زاڵمان ئەو پیلانەی کە دایان ناوە سەر نەگرێ. ئەو دوعایانم هەموو ساڵێک بەشداری شەوی خەدری کردووە؟ ئەرە والله هەریەم بۆ ئێرە ماڵیشم لە بەکرەجۆیە بەزەریەم بۆ ئێرە. هەری بۆ ئێرە. ئەرە والله. چ دوعایەکە تا ئێستا خوا بۆی جێبەجێ کردووی بۆی گیرا بۆ دوعایەکە؟ واللهی خۆی گەورە بەڕەحمە، خۆی گەورە هەموو دوعایە قبوڵەکە، بەڵام ئەو دوعایی کە ئەو قبوڵیەکە ئەوە زانی بۆ عەبدە ئەوە باشە. ئەو تۆ چەند دوعایەکەکەی خۆی گەورە هەڵیە بژێری ئەزانێ کوامە بۆ تۆ باشە، بۆ ژیانی تۆ باشە ئەو لێ قبوڵەکە و بۆ جێبەجێکە. ئەو دۆخی کە هەیە لە ئارایە گرژێکی زۆر هەیە لە ناوچەکەیە، مەترسی لەسەر ئێژوا دروستە بێ بەو شێوازێک کە هەبووە. چ دوعایەک بۆ کوردستانەکەی؟ واللهی هەموو کاتێ و لە نوێژەکانە ئەڵێم یا ڕەبی خوای ئیسلاحی ئەم وڵاتانە بکە، یا ڕەبی خوایە ئەم ئازادیەمان لێ تێگنی، ئەم سەربەرزیەمان لێ تێگنی، ئەم سەروەریەمان لێ تێگنی، ئەم وڵات ئێمە بە ناڕەحەتی گەیشتوینەتە ئێرە، یا ڕەبی خوای لێمان تێگنی، ئیسلاحی ئەو وڵاتانەش بکەی. شەڕ لە مەسلحەتی کەس نییە، شەڕ ماڵوێرانی لە دوایە، شەڕ ناڕەحەتی لە دوایە، خوا نەخواست گرانی لە دوایە. یا ڕەبی خوای ئیسلاحی هەموو ئەوانە بکەی کە کێشەیان هەیە.